ئەوانەی باسی ژینگەی هەولێرش دەکەن خەڵکی هەولێر نینە بابەتی ژینگە تەنها لە هەولێر نییە لە هەموو دنیادا مەسەلەی ژینگە پرسێکی گەورەی حکوومەتەکانە هەر یەکە و هەم لە گۆڕانکاریەکانی کەشوهەوە هەم لە پارێزگاری ژینگە حکوومەتەکان ئەرشی خۆیان هەیە. ئەوانەی باسی ژینگەی هەولێرش دەکەن خەڵکی هەولێر نینە زۆری هەرە زۆری یەک دەستگاکانی ڕاگەیاندنە کە بانقەزە و کارە دەکەن خەڵکی شارەکانی دیکەشە باسیێرە دەکەن لە شارەکانی دیکە ئیجراعات ناکرێت ڕاستە پاڵاوگەکان یەکێک لە هۆکارەکانن ئێمە 138 پاڵاوگەی نایاساییمان هەبوو و خەڵکیش پێی وایە ئەو پاڵاوگانە هەفتەی ڕابردوو دروست بوونە 10 ساڵە و پاڵاوگانە لە هەولێر کاریان کردیە ئێستا دەستمان بە ئیجراعات کردیە بەشی زۆریان داخرانە خاوەنەکانیان دەستگیر کرانە ئەوانەی پێشێلکاریان کردیەوە بەڵێ نامەیاندا جارێک کە دەستیان بەکار کردو ئەوان دەستگیر کرانە بابەتێک بڵاو کراوە گوایە ژمارەی شێرپەنجە لە هەولێر بەرز بوویتەوە باسی ئەوە نەکرا لە هەولێر نەخۆشخانەیەکی زۆر باشەیە وەکو سنتەرێکی لایەتە خەڵک لە شارەکانی دیکەی عراقی لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان دێن لێرە چارەسەری وەردەگرن کە لە نەخۆشخانەی نانەکەلیە هەموو ئەو ژمارانە ئێستا وەکو ڕۆژنامە نووسێک بڕۆ ئەو قسانەی من پاش سعاتە چیکە بڕۆ نانەکەلی دەنەخۆشی تەمەشا بکە سێ خەڵکی هەولێرە هەفتی خەڵکی شارەکانی دیکەیە ئەو ئامارەیان لەسەر هەولێر حساب کرد کە گوایە ئەنی لە هەموو بابەتەکان هەولێر کرێتە ئامان هەولێریش هەمیشە هەر براوە دەبیت و ساڵی 25 لەم ساڵەکان خۆشتر دەبی ئینشاءالله.